پرسیاری 25 دلیل لەسەر تەکفیرکردنی بن سەلمان پاشای عربستان چی؟ ئێوەڵا برا وەک چۆن بەخوا لای من چۆن خۆر ڕۆژ لە ناوەڕاستی نیوەڕۆیە لە قرچەی هاوینە دلیلی ناوێ بۆت بسەلمێنم کە ئەوە ڕۆژە بەخوا قەسم لای من کوفری حەمە کوفری سەلمان کوفری باپیری وەکو یەک وایە لای هەرسێکیانم پێ مرتد و کافر و ملحیدن بەخوا سەلمان لەم کوڕە لەم هەتی و مچەی کوڕی کافرتر و مرتدتر یەکەم ئەمانە هەرسێکیان شریعەتی خوای پەروەردگاریان خستە کەنارەوە کاریان بە شریعەتی ئیسلام نەکرد غەیری ئیدعاکردن دووەم ئەو هەموو تعلیمات و قوانینانەی کە دەریان کرد مخالف بە شریعەتی ئیسلام لە جنسەیە لە عەلەمە لە مواتەنەیە لە حەقی ئیقامەیە کە حەقی مسلمانانە لە کەعبە بن لە مەکە و مەدینە ئەنجا لە سنوورە لە عەلەمی نیشتیمانیە لە تعلیماتی ڕیبایە لە تعلیماتی جێشە لە تعلیماتەکانی تر هەمووی مخالف بە شریعەتی ئیسلام جەنابە دەگەر گومانت لەوە هەیە کتێبێک هەیە ناوی الكواشف الجلية في تكفير الدولة السعودية ئەتوانی ئەم کتێبە بخوێنیت دلیلەکانیشی من ڕسم گرتوون قانونەکانی ڕسم گرتوون کە ئەمە ئەم بڕگە قانونە کە پێی کافرە بن وا لەم مادەیە ئەم مادەی وا لەم قانونەیە بۆ تعلیماتانەی کە هەیە ئەمە جارە یەکەم شریعەتی خۆیان خستە کەنارەوە کە هەر کەسێک شریعەتی خوا بخاتە کەنارە پێی کافرە بێت دووەم ئەو قانونانەی دایان ڕشتووە مخالف بە شریعەتی ئیسلام دووەم هۆکاری کافر بوونە ئەوانە زیاد لە 500 بڕگە قانونیان هەیە کە مخالف بە شریعەتی ئیسلام لەوانەی کە باسم کردنەوە تا ڕاتو بۆ قەتڵ و ڕیبا و حەڵالکردنی ئەوە مشتان ئەنجا ئیجبارکردنی قازیەکان لەسەرەوەی کە بەم قانونانە حکم بکەن و بە حکمی ئیسلامش حکم نەکەن عەبدوڕەحمانی کوڕی ناسری بەڕا کە هەر ئەمڕۆ باسم کرد خوا بیپارێزێ و ڕەحمەتی خوای لێبێ حەیەن و مەیتەن ئەفەرمێ ئەگەر حاکم باوەڕی بەوە هەبوو کە اختلاط جائیزە پێی کافر بێت ئێمەریک عەبدوڵڵا پێی جائیز بوو شتری کە یەکێ بوو لە عولەما بەڕێزەکانی مەجلسی ئەعلا سعودی هەرەوەندەی کەوتی اختلاط جائیز نییە هەر ئێوارە ئەمرەکەیان بۆ دەرکرد و فڕاندایە کەنار جامعی تەکنۆلۆژی عەبدوڵڵای نەخوێنەوار مەلیک عەوڵای تۆپی و هەمووی تێکەڵە ئەنجا ئەم هەموو تعلیمات و قوانینانی کە ئەم هەتیوە دەری کردم حەمە سەهیۆنیە ئەسڵەن جوولەکەیە حەمە 3000 سینەمای بە حەڵاڵ داناوە بیکاتەوە ئەم هەموو فەساد و فجور و گرتنی عولەما و کوشتن و ئەنجام هەمووی عەدامات و دڕندانێ و ئەموو پارێ و وەلا ئەبۆ کافران و کوێی مسلمان ماوە هەر کوێی مسلمان ماوە ئەوانەی کە دیفاعی لەکەن ئەوانەی دیفاعی لەکەن یا غەشی من یا جاهلن یعنی جاهلن کەڵم غەشی من یعنی خۆیان غەشیم کردو خۆیان جاهل هێشتۆتەوە بۆی ناڕۆن بە دوایە بۆینەوە کابگەنە ئەوەی کەوە پێی تەکفیریەکەن یان لێ خۆن ئاخوڕەکە پڕ بووە ئەوانیش کاوجۆیەکە لەوێ خۆن بەلای منەوە کافری کوڕی کافری کوڕی کافر